سڵاتان لەوێت دیارە سبەینێ ڕۆژی سەرژمێریە گشتێکە دەبێت و بەشێکی زۆر لەو هاوڵاتیانەی کە دانیشتووی شارەکانی ناو هەرێمی کوردستان و خۆیان خەڵکی کەرکووک و ناوچەی ١40 لەم ڕۆژەدا و ئەمڕۆ بەتایبەتی زۆرینەیان دەڕۆنەوە بەتایبەت کە سبەینێ و دوو سبەی قەدەغی هاتوچۆی گشتی دەبێت بۆ ئەوی کە سەرژمێری بەڕێوە بچێت لە تاوای عێراقدا و لە کەرکووک و لە هەموو هەرێمی کوردستاندا دیارە لە دامەزراوەی کەریمی ئەلەکە یەکێک لەو خاڵە گرنگ و جوانانەی کە ئەم جارە ئەنجامیاندا ئەوەیە کە کۆمەڵێک پاسیان ئامادە کردووە بۆ ئەو هاوڵاتیانەی کە خەڵکی شاری کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانن بۆ ئەوەی کە خۆیان بێن و لە ڕێ ئەم پاسانەوە بێ بەرامبەر دەگوازرێنەوە بۆ شار و ناوچەکانی خۆیان بۆ ئەوەی کە لە ناوچەکانی خۆیان تۆمار بکەین لەگەڵ کاک شاخەوان سدیقین. کاک شاخەوان سڵاو لێبێت. چۆن ئەم بیرۆکەیتان بۆ هاووە پێتان وایە گرنگی گەڕانەوەی کورد بۆ کەرکووک چییە بەتایبەت لەم کاتێوازان مەسەلەی سەرژمێری بابەتێکی زۆر گرنگە و پەیوەندی بە چارەنووسی دیاریکردنی چارەنووسی کوردەوە هەیە لە دەوڵەتی داهاتووی عێراقیە و پەیوەندی بە مەسەلەی پشکی بودجەوە هەیە لە حکوومەتی داهاتووی عێراقیە و پەیوەندی بە مەسەلەی یەکلایکردنەوەی مادی 140 و ناوچە جێناوکان هەیە. لەم سۆنگەیە ئێمە لە دامەزراوەی کەریمی عەلەکە لەژێر ڕێنمای بەڕێزی کۆتا ڕەسوڵ دامەزرێنەری دامەزراوەکە پێمان باش بوو پشکمانە بێ دەستێکمانە بێ لەم کارە گرنگەیە. ئەویش دوایەوەی کە زانیمان وڵاتێکی زۆر هۆکاری گواستنەوەیان نییە بۆ چوونەوە بۆ کەرکووک و ناوچە جێناوکان هەستاین بە داوینکردنی پاس بۆیان وەکە بینن ئەمڕۆ لێرە کۆمەڵێکی زۆر پاس کۆمەڵێکی زۆر خێزان هاوڵاتی ئامادە بوون و پاشکەمێکیکە هەموو ئەم هاوڵاتیانە بەرەو شاری کەرکووک گەڕۆنەوە بۆ بەشداریکردن لەو پرۆسە گرنگە. شاخەوان هیچ بیرتان لێ کردوتەوە لێ بۆ نمونە چونە لای خزم و کە سوکارەکان یانیخۆت چۆن ئەمەتان لێرە کردوم ئەرکەتان کێشاوە لەوێش هیچ شوێنێک ئامادەکراوە؟ وەڵاهی لەوێ دیارە ئەوانە هەموو خەڵکی کەرکووکن دۆست و ناسرا و کەسیان هەیە ئەچنە لای ئەوانە بەڵام ئێمە بیرمان لەوە کردوێتەوە دوای دوو ڕۆژێکە دیسانەوە پاسەکانە چنەوە بە دوایانەوە بە هەمان پرۆسەیانێنەوە بە شاری سلێمانی. ماندوونە بن لەگەڵ کاک بەکرین کە بەشێکی زۆر لە هاوڵاتیەکان ئەو هاوکار بووە. کاک بەکر سڵاو لێبێت. ئەتوانین بانزیک ببینەوە لە پاسەکان چەند پاسن ئەمان چۆن بڕیارێدا کە تۆ هاوکاربی لە کۆکردنەوەی هاوڵات؟ سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ بەسەرکردنەوەتان. بەڕاستی ئێمە پرسێکی نەتەوەیە زۆر گرنگە. ئێمە وەکو دانیشتوانی گەڕەکی دابان 170 ماڵی لێ کەرکووچی وەکو بۆ ڕۆشتەوە بۆ شاری کەرکووک زۆربیان ساریان پێ بوو بەڕاستی و بیرۆکەی لە خۆمەوە دەست پێ کرد. زۆرێک لە ماڵەکان ساریان پێ نەبوو بۆ گواستنەوە. ئیترەوە بوو تۆزێ پەیوەندی بە یەک دوو برادری خۆمانەوە کرد. پەیوەندیان بەم پیاوە بەڕێزەوە کرد زۆر بە سوپاسەوە. ڕێکخراوی کەریمی عەلەکە منیان ڕاستپاوەکو سەرپەرشتیاری ئەمیشا پاسەکانیان دابین کرد بۆ ئەو ماڵانەی کە سایاریان نییە بۆ ڕۆشتنەوە بۆ شاری کەرکووک. جا خۆشبەختانە تەنها بۆ گەڕەکی دابان دابین نەکرا بۆ هەموو شاری سلێمانی دابین کرا ئەو ماڵانەی کە کەرکووچین و سایاریان نییە بۆ ڕۆشتنەوەیان بۆ شاری کەرکووک بۆ سەرژمێری هەمویان پەیوەندیان بە منەوە کرد بۆ ئەوەی ناونووسیانم کرد و کار ئاسانی بۆیان کرد و ئێستاشوە سپاس بۆخوا هەمویان وەدەوەدا ڕۆنەوە بەرەو شاری کەرکووک. خۆشەر خەڵکی کەرکووکی؟ بەڵێ خۆشم خەڵکی شاری کەرکووکم و مختاری ئەم گەڕەکەشم گەڕەکی دابانم. تا چەند پێت گرنگە گەڕانەوەی کورد بۆ کەرکووک بەتایبەت لە پرسی سەرژمێری چونکە ڕێژەی کورد یاریە کات و بۆی کە ڕێژەی کورد کەم نەکات لەو شارە؟ زۆر گرنگە قەنەعەتکە ینی ئەم ڕۆشتنەوەی خەڵک بۆ سەرژمێریکردن بۆ شاری کەرکووک زۆر لەوە گرنگترە کە خەڵک بیری لێکردەوە بۆ ڕۆشتەوە بۆ دەنگان. یعنی دەنگان هیچ ئینێکی نییە وەکو ئەم ڕاستە ئەوش گرنگە بۆ نەتەوەیە بۆ کووردا بۆ زۆربوونی کووردا بەڵام بوونی کورد لەو شارەیە ئێسای سلمێنێ کە ئێمە بە ڕۆشتنەوەمان بۆ ئەو شارە لەبەرەوەی ئەو شارە لە ساڵی 1950دا سەرژمێری کراوە و باوەپیرانی ئێمە بۆ سەرژمێری ئەو شارەیان کردووە کە زۆرینەی کوردیان زیاد کردووە لەو شارەیە. بۆیە ئێستا ئێمەش ئەیکی سەرشانمانە یعنی زۆر ئەبێ بە جدی بڕۆینەوە بۆ ئەو شارە داوا لەو هەموو بەڕێزانش دەکەم کە تا ئێستا نەگەڕاونێتەوە بۆ شاری کەرکووک بۆ سەرژمێریکردنیان بە زووترین کات بگەڕێنەوە. کات ماوە بەڵێ تا 12 شەو کات ماوە تاکو بگرێت 4 بەیانیش کات هەیە یعنی ڕێگا هەیە خەڵک بگەڕێتەوە خۆی 12 دیاریکراوە بەڵام تاک 4 بەیانیش هەر خەڵک بۆی هەیە بگەڕێتەوە. بۆیە داوای لێکەم تکایان لێکەم بە زووترین کات بگەڕێنەوە بۆ ئەوەی لەم سەرژمێریە بەشدار بن بۆ ئەوەی ئێمە بتوانین کەرکووک سەنگی کورد بزانێ یعنی ئەو نەتەوانی کە دانیشتووی شاری کەرکووکن بزانن کورد چییە و سەنگی کورد چییە لەو شارەوە ئێمەش وەک هەر نەتەوەیەکی تر سەنگی خۆمان دیاریکردن بۆ ئەوانی تر. بەڵێ لێرە پاسەکان ئامادەن ئەمە سێ پاسەکە ئامادەکراوە بۆی کە
هاوڵاتیان لە ڕێەوە دەڕۆنەوە بۆ شاری کەرکووک بۆ بەتایبەت لە ڕۆژانی سەرژمێریە کە ڕۆژی 20 مانگە لەگەڵ خۆیان دارەبین ساڵدان لێبێت سلااو لێبێت چۆن بوو بیرەکەیەوەتان بۆ هات کە ئاو بە پاس هەمووتان ئەوسام دراوسێن بەیەکەوە وڵی ئێمە بە خێراتنی واقعین سەرەتا ئێمە بە پێویست مازانی پێویستە لەسەر هەموو کوردێک بە تایبەتی کوردی کەرکووکی ئێمە هەرچەنێ دانیشتوانی سلێمانین بەڵام پێویستە لەسەر هەموو کوردێکی کەرکووکی ئامادە بێ لەم سەرژمێریە تا چەند گرنگە ئەوەی کە کورد هەبێ لەم کاتەیە لە شوێنی خۆی بێ زۆر گرنگە زۆر گرنگە دەستەکانە خۆش بێ ساڵتان لێبێ بە قسە لەگەڵ ئێوەش بکەین پێمان بڵێن کە ئێوە چۆن بڕیارتاندا دراوسێ خۆشە هەمووی هەم بۆ گەشتێکی بچووکیشی لێ دێ سڵاو لێوەش بەخێرانی کەناڵەکەتانەکەین ئێمە ئەمڕۆ لەگەڵ خێزانم دایکم باوکم خوشکم برام هەمومان بڕیارماندا بچینەوە بۆ شاری کەرکووک چکە پێمان وایە کەرکووک پێویستی بە کەرکووکیەکانە بۆ ئەوەی حەق و مافی کورد لەوێ نەفەوتێ و کورد هەمیشە یەکەم و پێشەنگ بێ لە کەرکووک باش تا چەند پێتان گرنگە بتایبەت کۆمەڵێک بابەت و دەنگۆی زۆر هەیە لەوەی کە بەشێکی بەرچاو لە کۆمەڵێک عەرەبێکی زۆر هێنراون بۆ کەرکووک لە کاتی ئەم سەرژمێریە بۆی کە ڕێژەی کورد کەم نەکات بەڵێ ڕاستە عەرەب وەکو کورد هەوڵەدا نزبەی عەرەب لەوێ زۆر بێت بەڵام ئێمە داوا لە هەوڵەتیانەکەین هیچ هۆکار و فاکتەرێ ساردیان نکاتەوە لەوەی کەوان ئەمڕۆ نەگەڕێنەوە بۆ کەرکووک چونکە وەکو دووبارەش یەکەمەوە کەرکووک پێویستی بە کەرکووکیەکانە پێویستی بە هەموو کوردێکە باشە خێزانەکەشی کەرکووکیە یان ئەو خەڵکی گەڕانەوە بۆ کەرکووک بەتایبەت لەم کاتیا و لە کاتی سەرژمێریە چ هەستێکە بۆ هەستێکی زۆر خۆشە هەست بە کوردبوونی خۆتەکەی دەروونت مرتاحە بێت کە ئەو سەرژمێریە بەشداری لەو سەرژمێریە پێدوای چ گرنگێکی ئەبێ بۆ کورد گرنگە زۆر گرنگە بۆ کورد لە ڕووی هەموو شتێکەوە دەستان خۆش بێ لەگەڵ ئەمان قسەی ئیسلااوتان لێبێت ئێوەش کەمێک باسیەوەمان بۆ بکەن کە گەڕانەوە بۆ کەرکووک هەر لەبەر خاتری سەرژمێریە بەیان دواتر سوودی گەورەشی بۆ ئەو شارە بە ناوی خی گەورە بەخێر بێن سەر و سەرچاو ئێمە وەکو کەرکووکیەک لە هەر شوێنە و لە هەر مەکانێکی ئەم وڵاتە بین پێویستە لە کاتی ئەوەی کە کەرکووک پێویستی بە کەرکووکیەکانە ئامادە بێت بۆ ئەوەی لە سەرژمێریە نیشتیمانیە بە جوودمان هەبێ بوونمان هەبێ داوا ئەەکەم لە هەموو کەرکووکیەکان کە لەم ڕۆژەدا ڕۆژێکی پیرۆزێ بگەڕێنەوە شاری کەرکووک چونکە بەڕاستی کەرکووک شارێکە لەوەتی دروست بوو هەتاوەکو ئێستا کوردەکانی کەرکووک غەدریان لێکراوە تر لە هەموو ڕوویەکەوە چی لە ڕووی جوگرافیا بێت لە ڕووی دەنگدان بێت لە ڕووی بە هەموو ڕێکە تعریب کراون دەرکراون دەربەدەر کراون ئاوارە کراون شەهید کراون زیندانی کراون غەدری و خیانەتێکی زۆریان لە کەرکووکیەکان کردووە ئەم ڕۆژ پێویستە ئێمە وەکو کەرکووکیەک لە شاری کەرکووک ئامادەبی نەک بۆ سبەی و بۆ دوو سبێ هەر کاتێک هەر وەختێک هەر ساتێک کەرکووک پێویستی بە کەرکووکیەکان بێ ئێمە ئامادەین بەڵێ ژمارەی بەرچاو لە هاوڵاتیانی کۆمەڵی گەڕێکی شاری سلێمانی کە خەڵکی شاری کەرکووک بن هاتوون و لە ڕێیان پاسانەوە ئەمڕۆ دەڕۆنەوە بۆ شاری کەرکووک بەتایبەت کە سەرژمێری دەبێت سبەینێ و دووس بێ قەدەخی هاتوچۆ دەبێت بۆیە زۆرینیان ئاوادان بگەڕێنەوە هەر ئەمڕۆژ کۆمەڵێک ڤیددیۆی زۆر بڵاوبووە لە بازگەکانەوە لە ڕێگا سەرەکیەکانی کە دەچێتەوە بۆ کەرکووک بۆی کە هاوڵاتیان بڕۆنەوە بۆ کەرکووک بە خەرباڵغەیەکی زۆر هەبوو بەتایبەت کە زۆرینەی حزبە سیاسیەکان هەر ئەم کاتە لەم چەند ڕۆژتا بەگشتی داوایەکی زۆریان لە هاوڵاتیانیان دەکرد کە بڕۆنەوە بۆ کەرکووک و هاوڵاتیانی ئەوانی کە خەڵکی کەرکووکن بەڵام لە ناوچەکانی دیکەنیش تەجێن بەتایبەت بۆ پرسی سەرژمێری بۆ ئەوەی کە ڕژەی کورد کەم نەکا لەبەرەوەی ئەوە لە ساڵی 57 هیچ سەرژمێریکی ئەو دۆ نەکراوە 37 ساڵیشە هیچ سەرژمێریەک نەکراوە لە تەواوی عێراقدا